کردەوە لە یاری ژیان و عەشق تۆ لە منت بردەوە بێوەفایی لای تۆ بووم بە باشترین کردەوە دڵمت کرد بوو ڕەنجەڕ و هەزار زەرجە مردەوە دڵمت کرد بوو ڕەنجەڕ و هەزار زەرجە مردەوە ئەرێ ئاغ لە دڵی بێسەهارە بۆ جوانیت گرفتارە ئاغ لە دڵی بێسەهارە بۆ جوانیت گرفتارە مەڕۆ بەجەم مەهێڵە بۆ دوازارە دوازارە مەڕۆ بەجەم مەهێڵە بۆ دوازارە دوازارە تۆ کەی لێم تێدەگەی تۆ کەی خۆ دەڕاست دەکەی تۆ پەشیمانم لەو ڕۆژانەی ئەگەر دڵمدا بە تۆ پەشیمانم لەو ڕۆژانەی ئەگەر دڵمدا بە تۆ من لێرە غەریبم خودای بانی سەر هاوار ئەو کسە بێتە نەسیبم بەدڵی بەدکار نەکەی نەبمە پەندی ڕەقیبم لە جێژەڵۆکی ژیان تووشی هەزار نەسیبم گەردون نەسان پێم بڵێن بۆ من بەبێ حەبیبم ئەرێ ئاغ لە دڵی بێسەهارە بۆ جوانیت گرفتارە ئاغ لە دڵی بێسەهارە بۆ جوانیت گرفتارە مەڕۆ بەجەم مەهێڵە بۆ دوازارە دوازارە مەڕۆ بەجەم مەهێڵە بۆ دوازارە دوازارە تۆ کەی لێم تێدەگەی تۆ کەی خۆ دەڕاست دەکەی تۆ پەشیمانە